شاری کەرکوک چ چالاکیەک ئەنجام دەدرێت؟ چیا سڵاو لەبێ دەستگابنەکانی کەرکوک دەستگیرکردنی 5 چەکداری داعشان ڕاگەیاند بەمە ژماری دەستگیرکراوەی چەکدارانی داعش تەنها لە ماوەی 2 هەفتە گەیشتە 78 چەکدار. هێز ئەمنەکان ئەمەیان ڕاگەیاند کە ئەم چەکدارانی داعش بەشێکیان وەکو شانەی نووسوو لە ماوەکانی ڕابردوو لە شاری کەرکوک کاریان کردەوە، بەشێکی تریشیان خۆیان تێکەڵ بۆ خێزانە ئاوارانە کردووە کە هاتوونەتە نێو شاری کەرکوکەوە. ئەمە لە کاتێکدایە ئەم چەکدارانی داعش دەستگیرکراون لە 2 هەفتەی ڕابردوو کاتێکە ژمارەیە گوند لە سنووری قەزای داق و کۆنتڕۆڵ کرانەوە. هێز ئەمنەکان ئەویان ڕاگەیاند کە چەکدارانی داعش خۆیان تێکەڵ بە خێزانەکان کردو و هاتوونەتە نێو شاری کەرکوکەوە. ئەمە لەلایەکەوە. لە لایەکی ترەوە دیارە تەنها چەند ڕۆژێکی کەمی ماوە کە خوێندنی ساڵی 2015-2016 لە عێراق دەست پێ بکات و شاری کەرکوک بە هەمان شێوەی ساڵانی ڕابردوو جارێکی تر ڕوبەڕووی کۆمەڵێک کێشەی جۆرە و جۆرە بێتەوە. وەکو شارەزانی پەروەردە باسی لەکەن تا ئێستا یەکلا نەکراوەتەوە ئەو سیستەمەی کە لە عێراق خوێندکاران ئەخوێنن سیستەمەکە سیجی بێ خۆدە و سیستەمە کۆنەی پێشوو بێ کە خوێندکاران ئەخوێن. ئەمە لەلایەکەوە لایەکی ترەوە دیارە لە ساڵی ڕابردوو زیاتر لە 16 قوتابخانە ڕوخێندران بە مەبەستی نۆژەنکردنەوەی لە شاری کەرکوک و دیارە تا ئێستا بەشێکی زۆر لەو قوتابخانانە جارێکی تر دروست نەکراونەتەوە و ئەم ساڵ کێشەی کەمی بینا بۆ پەروەردەی کەرکوک دروستە بێ بە تایبەت بۆ بەشی کوردی، چونکە بەشی کوردی ژمارەی قوتابخانەکانی زۆر کەمن و بە ڕوخاندنی ئەم 16 قوتابخانەیەش جارێکی تر واکا کە پەروەردەی کەرکوک بە تایبەت بەشی کوردی لە هەر بینایەکی قوتابخانە زیاتر لە چەند داوامێکی بێ. بۆ نمونە بەشێک لە قوتابخانەکان 3 داوامیان تێدایە کە ئەمە لە ڕووی پەروەردەیەوە گونجاو نییە. بۆیە بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوو کاتێکە زەنگی نوێی خوێندن بۆ ساڵی 2015-2016 لێدرێ پەروەردەی کەرکوک یاخود بەشی خوێندنی کوردی لە پەروەردەی کەرکوک سەرجەم ئەو کێشە و گرفتانی خۆی بکاتە ڕوو کە لە ساڵانی ڕابردوو ڕوبەڕووبەتەوە تا ئەم ساڵیش چارەسەر نەکراوە. ڕۆکان سەبارەت بە مێخوارەکانی شەڕ لە کەرکوک هیچ زانیارێکی نوێ هەیە؟ ئەوە دەرەچیە محوەرەکانی شەڕ لە کەرکوک ئێستا سەرجەم محوەرەکان ئارامن، بەڵامەوەی کە هەیە تەنها گوندی باشیرە کە کەوێتە ناحەی تازە خوورماتوە. دیارەوە گوندە کە لە ماوەکانی ڕابردووش چەکدارانی حەشدی شەعبی داوایان کردبوو هێزەکانی پێشمەرگە تەداخول نەکەن، لەوێ تەنها خۆیان کۆنتڕۆڵی بکەنەوە بەو پێی کە گوندێکی تورکمان نشینەوە چەکدارانی داعش لە ماوەکانی ڕابردوو کۆنتڕۆلیان کرد. و دیارە لە ئێستادا چەکدارانی حەشدی شەعبی وەکو خۆیان ئەڵێن توانای ئەوەیان نییە کە گوندە کۆنتڕۆڵ بکەنەوە، بۆ داوایان لە هێزەکانی پێشمەرگە کردووە هاوکاریان بکەن لە کۆنتڕۆڵکردنەوەی گوندی بەشیر. بۆیە پلانێکی هێزەکانی پێشمەرگە لە ماوەکانی ڕابردوو هێرش بکەنە سەر گوندی بەشیر و ئەو گوندەش لە چەکدارانی داعش کۆنتڕۆڵ بکەنەوە. بەڵێ ڕۆکان جا پەیامنەرمان لە کەرکوک